ڕۆژی مۆسیقای جیهانیە، جەژنی مۆسیقای هەڵە. ئێمەی هونەرمەندانی کورد تووشی کارەسەر گەورەبووین. ئەویش بە فڕێری هەوڵێک پێشمەرگەی نەمرد، هونەرمەندی نەمرد، سیمبۆلی ئەم شارە کە من هەموو جارە گەڵێم هەڵ کاتێ ناوی سلێمانی بێنێ، ناوی گوێشە و پیرە مەگرون و ئەزبڕ بهێنێ، گوناح ناوی حەمەد زا بهێنێ و ناوی سلێمانی بەڕاستی من ئێمە هەموو شاناسی بە حەمەد زاوەکەین. بەڕاستی حەمەد زا پێشمەرگە بوو، هونەرێکی دەهێنا لە سلێمانیە لەناو کوردا پێوە هونەری مقاومە، هونەری بەرخۆدان لە سەردەمی بەگژاکردنەوەی گەورەترین نظامی زوڵم و زۆرداری لەگەڵ ڕژێمێکە کە کەس نەیوێرا تەنها گوێ لە مەقامەکانی حەمەد زا بگرێت. حەمەد زا شان بە شانی مەقامەکانی بۆ عەشق و بۆ خۆشەویستی کە بەڕاستی هەموو ماڵێکی ئەم کوردستانی گرتبەوە، شان بە شانیەوە هونەری نیشتیمانی و کوردایەتی و پێشمەرگانەی قەت دەیانەکرێت. حەمەد زا بەهۆ کاچی پێشمەرگا شۆڕژێری قارەمان بەڕاستی ئەتوانم بڵێم مێژوویی بە خۆی تۆمار کردنەوە لە دوایەوە بینیمان چۆن لە هەموو هێرشێکی پێشمەرگەیە هۆکاچی پێشمەرگا وەکو هەوێنی هەموو هێرشەکان وایە، وەکو هەوێنێکە بۆ خەباتی بەردەوام هەتاکو مەقامە نەبرەکانی حەمەد زا بمێنێت. من دڵنیام خۆشی لەناومانەیە ئەو بەجەستە لەگەڵ ئێمە نی ئێستا، بەڵام هەموو کاتێک حەمەد زا لەناومانەیە بەدەن لە هەموو ئەو سیفادانی کە باسمان کرد. حەمەد زا پیاوێکی خاچی خۆنەویست بوو، زۆر بەداخەوە هەندێک هونەرمەند دەبینی ئێستا دواوی کە تەنها لە چەند ڕاگەیەنێک و دەرکەوتێتتر پێڵێن بۆ دیگار و حیمایە چەندی کەسی بەدواوێ. حەمەد زا بۆ هەموو گەورەی خۆیەوە هەموو کاتێک ناو جەماوەڕا بوو، کەسێکی خاچی خۆنەویست لەناو بازاڕە، لەناو جوو گۆڵانەکانی شارە بە ئازادی سوڕایەوە. بۆ مێژووی لەم ڕۆژێک لای من دانیشتە بوو لە مەکتەبی سیاسە و تەلەفۆنیان بۆ کرد کە گوایە پاڵێورا بوو بۆ ئەوی پۆستی وەزیری ڕۆشنبیری بنێن. ئەم زۆر بە تۆ نەڕازی کرد، وتی من بە هیچ شێوەیەکی لە هەموو ژیانما هیچ پۆستێکی بەڵاوە ناکرد. منم کەسێکی سادی ناو خۆمەوەدامە. ئەو کاتانی کە چۆن ئێستا هەموو خەریکە شارەکانی ژەوین بە دژمنیەکردی ئێرە و هەولێر ئەو چەندین سەڵۆ دەکرێت. لەو کاتانەیە کە تازە ئاسەواری شەڕی ناوخۆ هێدیەتی ڕەوی و حەمەد زا یەکەم کەس بوو چوونە شاری هەولێر کە من بچمەوە لای جەماوەڕە خۆشەویستەکەم لە هەولێر لەبەرەوەی من نامەوێت لە هەولێریەکان دابڕێم. حەمەد زا خۆشی سلێمانی نەبوو تەنیا، چووە سنە، چووە ئاوێر، چووە کرماشان، چووە شارەکانی کوردستان لە هەولێر. لێرە بەڕاستی هەرچەندێک باسی گەورەی حەمەد زا بکەم هیچم بۆ ناکرێت، بەس ئەوە نەبێت توانم بڵێم ئەگەر هاوڕێکانم هاوکارم من کاکە ئاری برادران دوای ئەو پێشەکیە جوانترین دەستپێک بۆ میادە کە ئەمڕۆ لە ئاستی گەورەی حەمەد زا سەردانێنم وەکو خۆم دروست بووە گەورەی حەمەد زا. ئەگەر بتوانین بەبێگەرمی ئەگەر ساتێک بۆ گیانی خۆشی هەموو بۆ کاتی پێشمەرگەی کە حەمەد زا باسی کرد ئەو شەهیدانی کەلێنەی خاکی کوردستانە هەموو هونەرمەندان شەهید بە تایبەتی هونەرمەندی نەبەر حەمەد زا بەپێوە